هەر سەبارەت بە تەقەکردن لە بارەگای ناوچەی پارتی یەکی دیموکراتی کوردستان پامنێرمان هاوژین جەمال لە سلێمانیەوە لەگەڵماندایە بۆی کە زانیاری ورتر ئەگەر هەیە هاوژین هەر زانیارێکی نوێ هەیە ئەوە ئێمە گوێبیستی تۆین فەرموو. بەڵێ من هەر لە بارەگای ناوچەیەکی پارتی دیموکراتی کوردستانم لە پارێزگای سلێمانی وەکو کەمێک پێش ئێستاش لە هەواڵەکەدا خۆت خوێندەوە کاتژمێ 6 و 15 خولەکی بەرە بەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی جۆری لاند درۆزە تەقەی لە بارەکەکە کردووە. من بۆ قسە و باسی زیاتر سەبارەت بە هۆکاری تەقەکردن لە بارەگایەکی پارتی لە پارێزگای سلێمانی و بەروەها دەرەنجامە خراپەکانی لەگەڵ بەڕێز کامەران غەریب کارگێری لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی گفتوگۆی زیاتر دەکەم و زانیاری زیاتر وەردەگرین. کامەرانم کاتت باش. هۆکار چییە؟ جارێکی دیکە بارەگایەکی پارتی لە سلێمانی دەکرێتە ئامانج و کەسانێک تەقە لە بارەگای پارتی دەکەن. ئەبێ ئەمە هۆکارەکەی چی بێت و دەرەنجامەکانیشی چی دەبێت؟ بڵێ بەڕاستیەوە لای ئێمەش پرسیارە تەقەکردن لە بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان لە حاڵەتەوە بووە بە دیاردە. ئێمە هەر بینەریەوەین کە مانگی حەوت تەقە لە بارەگای لقی چوار کرا، فترێک بەر لەوە هەر دیسانەوە تەقە لە بارەگای لقی چوار کرا. ئەمانە دیارە زۆر بێباکن لەوەی کە دەسەڵاتدارە ئەمنیەکانی شاری سلەیمانی بە دۆداچوونیان بۆ ناکەن، بۆیە بە ئاسوودەیی بە ئەعسابێکی زۆر سارد دێنە بەردەم بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان. هیچ خەمیەوەیان نییەکان بارەگایانە احتیمالە خەڵکی تیا بکوژرێ، خەمیەوەیان نییە کە زیان بە ماڵ و کەسابەتی خەڵکی تر لە دەور و پشتی ئەم بارەگایانە بگا. بەڕاستی ئەم پرسیارە بێ دەسەڵاتدارانی شاری سلەیمانی و هێزە ئەمنیەکانی شاری سلەیمانی جواب بنەوە کە بەڕاستی جێگەی سەرسوڕمانە لای ئێمە تاکو ئێستا نزیکەی 4 کاتژمێر تێپەڕیوە وەکو حاڵەتێکی ڕووداوی هاتوچۆش بە ئاساییانە مامەڵەیان لەگەڵان نەکردوونەوە نەهاتوونەتە ئێرە. ئەوان پێیان وایە کە ئێمە بێ سکاڵا تۆمار بکەین. باشە ئێمە پێشتری سکاڵامان تۆمار کردووە، لەوانەیە تەقەکەرەکانیش دەستگیر کرابن، بەڵام ئایا هیچ ئەنجامێکی هەبوو ئەم دەستگیرکردنەوە بە دوواداچوونەی ئەوان؟ ئەگەر لە شوێنێکی تر بواە ئەوە کەسی یەکەمی وەختەی ئیداری ئەم پارێزگایەکە پارێزگاری سلەیمانیایە هەر بۆ ئاگاداربوون لە ڕەوشی ڕووداوەکان بەهاتایە شوێنی ڕووداوەکەەوە، بەڵام بەداخەوە نەوەکو پارێزگا هیچ کەس لە هێزە ئەمنیەکانی ژەروها لە کەشفی ئەدیلەی جینایی و ئەمانەش نەهاتوون سەردانیان بکەن کە ئایا ئەم فیشەکانە چیە نراوە بە بارەگای پارتیەوە، ئایا زیانی هەبووە، ئایا کامێرەکانی چاودێری تۆماری ئەم کارەساتە و ڕووداوەیان کردووە یاخود نە. بەڵام بەداخەوە تاکو ئێستا ناتوونەتە ئێرە. قسەم لەگەڵ وتەبێژی پۆلیس کردەوە ئاماژەی بۆدا ئەوان تا ئێستا سکاڵیان تۆمار نەکردو ئێمە بە دوواداچووکەن. ئێوە بەنیازن سکاڵا تۆمار بکەن؟ بەدڵنیاییەوە ئەمە وەکوتم بووەتە دیاردە. ئێمە پێشتر سکاڵامان تۆمار کردووە، چیان کردووە ئەوان؟ ئەمە پرسیارەکەیە. هاتوون ڕاستە بە سوپاسەوە ئێمە سوپاسیانەکەین، هاتوون کەشفیان کردووە و مەسەڵەن ئەدیلەی خۆیان وەرگرتووە، بەڵام دوجار ئەنجامەکە گرنگە. ئێمە ئەگەر سکاڵاش تۆمار نەکەینەوان هەر وەکو حاڵەتێکی هاتوچۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیل لێ بڕوانن ئەبێ هیچ نەبێ ئۆتۆمبیلێکی پۆلیس بێتە ئێرە. بەڵام تاکو ئێستا یەک کەس نەهاتێتە ئێرە کە بزانێ باشە ئێمە ئەم حاڵەتە لە چه ئەنجامێکان ڕووی داوە، کێ بوون ئەوانە، هەر هیچ نەبێ کەشفی کامێرەکانی چاودێری بکەن، یاخود تاکو نەشێواوە بەهۆی هاتوچۆ و هاتنی خەڵکی ئێمەوە ئەو شوێنانەی کە فیشەکەکانی لێکەوتون، چونکە ئەمە دوجار هەمووی ئەدیلەی جیناییە و کە پۆلیس خۆی زانێ پێویستە بێنە ئێرە، بەڵام نهاتوون تا ئێستا بەداخەوە. تۆ جەنابە داماشت بۆدا چەند جارێکی دیکەش لە چەند بارەگایەکی دیکەی پارتی لە سلێمانی تەقە کراوە. ئەگەر بێت و یەکێک لەو حاڵەتانە ئەو کەسانی کە تەقەیان کردو دەستگیرکرانایە حاڵەتانە دووبارە دەبوونەوە؟ بڵێ بەدڵنیاییەوە ئێمە ئەزانین کە کۆمەڵێک خەڵکی بەدەر لە یاسا لەم شارەیە هەن کە احتیمالە بە شێوەیەک لە شێوەکان سیلەیەکیان هەبێ بە دەسەڵاتدارێکەوە، بۆیە ئەوان ئەگەر چۆنەڵێ کاتێک کە بارودۆخەکەیان بەدڵ نەبێ یاخود بزانن پارتی دیموکراتی کوردستان لە
دانوستانێکا سەرکەوتوو بووە یاخود بارودۆخێکە کە بە قازانجی پارتی دیموکراتی کوردستان دەشکێتەوە ئەوان دێن تەقل لە بارەگایەکەکەن کە بارەگای ناوچە هەمووی خەڵکی ئەم شارن هەمووی دانیشتوانی ئەم گەڕەکانن بە بەرپرس و هەروەها ئەندامانیەوە ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئێمە خۆمان بە خەمخۆری خەڵگەزانین ئێمە خۆمان بە خەڵکی ڕەسەنی شاری سلەیمانیە زانین بەڵام کۆمەڵی خەڵکی هاوردە هاتوونەتە ئەم شارەوە کە کەس نازانێ ناو و نیشانیان چۆنە و هەروەها دام و دەستگا ئەمنیەکانیش بەڕاستی بەرپرسیاری یەکەمن لە پاراستنی بارگاکانی ئێمە و پاراستنی گیان و ماڵی کادر و ئەندامانی ئێمە. کاردانەوەکانی ئێوە چیە بێ دوایان ڕووداوە؟ ئێمە کاردانەوەی ئێمە بە پێی یاسا مامەڵاکەین ئێمە حیزبێکین کە مۆڵەتی یاساییمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە پێی یاسا و ڕێسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کاری مەدەنیانە و حیزبیانەی خۆمانەکەین وەکو چۆن لە هەموو شار و شارچکەکانی تر کارمان کردووە لە سلەیمانیژەوە و کاراکەین ئێمە ڕێشوێنی یاسایی ئەگرینە بەر بەڵام دوجار ئەنجامەکە لای ئێمە نییە ئەنجامەکە لای دام و دەستگا ئەمنیەکانی شاری سلەیمانی وەرە دەسەڵاتدارانی شاری سلەیمانیە. کامەرانم جۆرە ڕووداوانە تا چەند زیان بە بارودۆخی ئاسایی لە هەرێمی کوردستان دەگەێنێت تا چەند دەبێتە هۆی ئاڵۆزبوونی دۆخی ئەمنیەکە بە کورتیش وەڵام بیتەوە سپاس دەکەم. بە دڵنیاییەوە ئەم ڕووداوانە دوجار زیان بە کەرتی ئابووری لەم شارەیە گەیەنێ زیان بە سایکۆلۆژیای خەڵکی کوردستان و شاری سلەیمانیە گەیەنێ زیان بە کار و کەسابەتی خەڵگە گەیەنێ بۆ لەبەرەوەی کەشێک دروست دەبێت لە شاری سلەیمانیە کە خەڵک لە خۆیەوە دڵنیانیە لەسەر و ماڵی دڵنیانیە لە کەسابەتی دڵنیانیە لەو سەرمایە کە لەم شارەیە خاتە گەڕەوە بە دڵنیاییشەوە ئەمە کارەساتێکە خۆڵقێنێ کە دوجار زیانی بۆ هەمومان ئەبێ بۆ لەبەر ئەوەی کە ئێمە ئەزانین ڕێژەیەکی زۆر کۆمپانیای بیانی و هەروای احتیمالە نێردە و نوێنەرایەتی وڵاتان لەم شارەیە هەبێ ئەمە تەئسیر لە پەیوەندیەکە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستانیش لەگەڵ وڵاتانی ترەگە. کامەران زۆر سپاس. بەڵێ کۆی زانەرەکانی بەڕێز کامەران غەریب کارگەری لە خیچواری پارتی دیموکراتی کوردستان بوو لەسەر ڕووداوی تەقەکردن لە بارەگای ناوچەیەکی پارتی لە سلێمانی کە کاتژمێر 6 و 15 خولێکی بەرەبەیانی ئەمڕۆ چەند چەکدارێک چەند فیشەکیشان ناوە بە بارەگای لقیەکی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی. بەڵێ سپاس دەکەین هاوژین جەمال پەیامنێرمان لە سلێمانیەوە لەگەڵمان.